هەوڵەکانی کەنەکە بۆ یەکریزی ناوماڵی کورد زۆر گرنگە لە جموجۆڵێکی بەرفراوان دەست پێ کردووە بۆ سەردانیکردنی تەواوی لایەنەکان بۆ ئەوەی کوردیش لەو 100 ساڵەیدا دادێ پشکی خۆی هەبێ لە گۆڕانکاری ناوچەکە لە ئازادکردنی خاکەکەی لە بەرگری لە گەلەکەی بێگومان ئەو هەنگاوانەی کە کەنەکە ناوێتی لە ئێستاە جێی بایەخە جێی دەستخۆشیە کە زۆربەی لایەنەکان بە پیری بانگوازی کەنەکەەوە ڕۆیشتن بۆ یەکڕێزی ناوماڵی کورد بەڵام چەند لایەنێکی دیاریکراوە بە کەمی ماوەتەوە لە دەرەوەی کەنەکە واتە بە پیری بانگوازی کەنەکەەوە نەچون و جۆرێک لە تەحافوز یاخۆ جۆرێک لە دژایەتی کارەکانی کەنەکە دەبینرێ لەلایەن ئەو حزبانەوە ئەمەش بۆ چەند شتێک دەگەڕێتەوە یەکەم شت ئەوەیە کە ئەو حزبانە بە ئەجێندای وڵاتانی داگیرکرد کارەکەن خۆی لە خۆیان بوونی کەنەکە بە مەترسی لەسەر خۆیان نەزانن بۆیە دژایەتی کارەکانی کەنەکەکەن کە زانیمان لە کەنەکە ویستی سەردانی ڕۆژاوا بکەن ڕێگریان لێکرا بەڵام خۆشبەختانە زۆربەی لایەنەکان ئێستا لەگەڵ هەڵوێستەکانی کەنەکەیان لەگەڵ ئەو جموجۆڵانن و هەروەها لە دوای سەردانیکردنی کەنەکە سەردانیکردنی لایەنەکان لەلایەن کەنەکەواتە کۆنگرەی نەتەوەی کوردەوە ئاگامانەیە کە تورکیا وەفدی تایبەتی خۆی نردووە بۆ لای ئەو لایەنانەی کە کەنەکە سەردانی کردووە واتە ئەمەش گرنگی کارەکانی کەنەکە دەردەخات بۆ یەکڕێزی ناوماڵی کورد ئامانجی دەوڵەتانی داگیرکرد بۆ ئەوەیە کە ئەو بەرەیەتێک بدرێ بۆ ئەوەیە کە کورد پارچە بکرێ بۆ ئەوەیە کە کورد نەگا بە مافی خۆ پێویستە لەسەر هەموو لایەنە سیاسیەکان و کەسایەتی سیاسی و چالاکە مەدەنیەکان لە هەوڵی بەردەوام بن بۆ سەرخەستن و بەستنی ئەم کۆنگرەیە چونکە بێتە هۆی یەخستنی نێو ماڵی کورد بۆ ڕۆبنەوەی سەرجەم کێشە و قەیرانەکان کە لە ئێستاە کورد هێرشێکی زۆر ناڕەوای لەسەر لەلایەن وڵاتانی دراوسێ و دژمنەکانیەوە بەتایبەت تورکیا بۆیە پێویستە هەموو لایەنە سیاسیەکان بکەونەیەک بە یەک دەست هەوڵی سەرخستنی کۆنگرێتەوەی کورد بدەن دوورکەونەوە لە بەرژەوەندی تاکە کەسی و بەرژەوەندی حزبی بنەماڵی بۆیە بە یەک دەست و بە یەک دەنگ ڕوبەڕووی کێشەکان بنەوە سەرکەوتووە بێ و هیوای سەرکەوتن بۆ هەموو لایەنە سیاسیەکان و بەستنی کۆنگرەی نەتەوەی کورد. کۆنگرەی نەتەوەی گرنگە بۆ یەکێتی گەلی کورد و چەند کەنەکە هەوڵی خۆی ئەداد و چەند جارە سەدای لایەنەکان ئەکات بەڵام بەداخەوەی تاکە نەگەشتنەوە ئاستێک کە جێی دڵخۆشی خەڵکی بێ شەقامی کوردی بێ من پێم وایە کەنەکە حەق وایە ئیتر بڕیارێک ینی ڕوونکردنەوەیەکی بدا بۆ شەقامی کوردی دوێکشتی ئایا ڕێگرەکان کێن ینی بۆ دیاری ناکەن کێ ڕێگرێت تا ئێستا و سەردانی هەر لایەنێکات و لایەنەکان ئەڵێن ئیجابی بوو دێنە پێشەوە قسەی خۆیانەکەن بەڵام بۆ ڕێگیری بۆ ڕوون ناکرێتەوە بۆ شەقام ئایا ئەو لایەنێکێ ئەو کەسانە کێن ئەو حزبانە کێن کە ڕێگیری ئەەکەن سەر هەر حزبێکەکەیت بە علانی خۆی بە ڕاگەاندەکانی خۆی ئەڵێ من لەگەڵ کۆنگرێنێتەوەیان بەڵام بەداخەوە سەرێکێشتا کۆنگرێنێتەوەی ئەنجامێکی بەدەستێناوە نەگەشتە ئەوەی ئاستێکە جێی دڵخۆشی خەڵک بێت